یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆرێک لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئێستا ینی هەرچەند یەکێتی لە مێژۆ ئەو باوەڕێ هەیە کە لە هەرێمی کوردستان ناکرێت لە چوارچێوەی حکومڕانی هەرێمی کوردستانە تاگڕەوی هەبێ. ئێستا هێزە سیاسەکان و یەکێتیش زۆربەی هێزە سیاسەکان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆکن لەسەرەوەی کە پێویستە حکومداری لە هەرێمی کوردستان و بجێبەجێکردنی بڵێن کارەکان و هەروەها کۆدەنجی لەسەر ئەو پرسانەی کە لە هەرێمی کوردستانە دێتە ئاراوە پێویستە تاگڕەوانە کاری لەسەر نەکرێت و کۆدەنجێکی لەسەر بێ بەتایبەتی و پرسانەی کە پرسی نیشتیمانین و زۆر دەمێکەیەکێتی کار لەسەرەوە کاوە پێداگریەکە لەسەر و بابەتە. ئێمە ئەمانەیە گفتوگۆ لەسەرەوە بکەین کە ئایا لە هەرێمی کوردستانە ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرێت بۆ ئەوەی کە پێویستە بە شێوەیەکی دیموکراسیانە و تاگلایانانە نەبێ کارەکان حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ شێوە بەڕێوە نەچێ ئەمان گونجاوە و ئایا ئەوەی کە لایانی بەرامبەرە بکە کار لەسەر ئەوەکە کە تەنها ینی لە زۆر سێکتەرەکانە بە شێوەیەکی تاقڕەوانە کارەکان جێبەجێ دەکرێت بزانین ئەویان بۆچی وایە. لە سەوارەت بم بابەتە لە ستۆدیۆ میانداری بەڕێز عەتاکەریممان کردو کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک عەتا بەخێر بیت. بەخێراتی کاک عەتا. بەخێر بێت. کاک عەتا با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین لە هەرێمی کوردستانە خۆتەزانی ساڵانێکی زۆرە لە دوای ڕاپەڕینی گەلی کوردەوە سیستمێکی حکومڕانی لەم هەرێمە دامەزراوە. دوجار ئەوەی کە بینیمانە زۆر جار حیزبە سیاسەکان پێکەوە توانیویانە کار بکەن لەسەر بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە زۆر زۆر و بە کەم یانیەوەی کە بەپێی ئیستحقاقی خۆی. بەڵام ئەوەی کە دەبینین بەداخەوە لەگەڵ بەڕێوەچوونی کاتە ئەم پرەنسیبە تا ڕادەیەک پاشەکشەی کردووە. توانین بزانین هۆکار چییە بۆچی هەندێک لایەن لەم پرەنسیپە هاتوونەتە دووە. دەستان خۆش بێ. هەرێمی کوردستان خۆی دەرهاویشتەی ڕەتکردنەوەی تاگڕەویە ئەنی لە ڕاپەڕین بۆچی دروست بوو و حکومڕانی ئێمە بۆچی دروست بوو ئەو بکە حزبێکی حزبی باسی عراقی لە نەک لە هەرێمی کوردستانە لە هەمووی عراقا حزبێکی تاگڕە و حزبێکی دیکتاتۆری بوو لە تاگڕەویەکەوە دیکتاتۆری لەدایکە بێ. لەبەرەوە پێش هەموو شتێک هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بزوتنە شۆڕژێرەی کە هەبوو لەگەڵ ئەو تووڕەبوونەی جەماوەر بۆ ڕەتکردنەوەی تاگڕەوی کە هەبوو یەکیان کرد و ڕاپەڕنێکی گەورە دروست بوو کە ئەم ڕاپەڕینەوە ئاماژەتان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندازیارەکەی بوو و ئەو کاتە کە بەری کوردستانی هەبوو یەک ڕیزیەکی کوردستانی هەبوو کە فرەیی بوون توانیان یەک بگرن و ڕاپەڕی بکەن و تاگڕەوی ڕابماڵن. ئەم حکومەتەش کە پێگەێنرا لە ئەنجامی کۆکبوونی قوبوڵکردنی فرەیی سیاسیە لە نۆتی دوا کاڵبژار نەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و چەند هێز و دانیشتر هاتنە هەڵبژاردنێکەوە زۆرینەی ئەو کاتە بڵێن زۆرینەی دەنگەکان یازانەوەی کوردسی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هێنایان و حکومەتیشان دروست کرد. ئەم حکومەتە ئەو کاتە لەبەرەوەی دوو هێزی سیاسی براوەی یەکەمی دووبارەش بوون چکە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاتە زۆنەی دەنگەکانی هێنا بەڵام ئەوان بڵێن لانی ئەو پارتی دیموکراتی کوردستان ڕازی نەبوون بۆی کە ئەو دەنگانە قبوڵ کرێ لەبەرەوەی بۆی کە ئاشتاوایی ناوماڵی سیاسی و ئاشتاوایی ژینگەی کۆمەڵاتی دروست بێت و حکومڕانیەک دروست بێت کە خزمەتگوزاری پێشکەشکاریا حکومەتی هاوڵاتی بێ مۆدێلی فەفتی بەفتیان داهێنا فەفتی بەفتی وەرزانینی هی ئەوان بوو و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی بەرپرسار قبوڵی کرد و ئەو قبوڵکردنە بۆ هۆی کە حکومەتێک دروستکەین و جێ ڕەزامەندی خەڵک بێت و فعلەن بنەما سیاسیەکەی یا بنەما کۆمەڵایەتیەکەی یا ئاماژە استراتیژیەکەی حکومڕانیەک بێت لە پێناوی خەڵکا بێت خەڵک قبوڵیان کات هەتا دوو حیزب یعنی حزبیش تاگڕە نییە ینی تۆ مؤسسەیەک یاخود دەوڵەتی حکومڕانیشی تاگڕەوت نییە. ئەم مۆدێلە تا قۆناغەکان هات بووە بەپێی کابینەکان هات و فرەی سیاسی زیادی کرد و حزبی ترمان زیادی کرد. ئەمە مۆدێلە بوو تا 2013 و تا 2000 ئەوانە تقریبا ئەتوانی بڵێ جار بەجار حزبی تازەش هاتە ناو پرۆسەی حکومڕانیەوە و پرۆسەی حکومڕانی یاخود پرۆسەی ژینگەی دیموکراسی ئەوە ئەخوازێت کە فرەی سیاسی هەبێت و بیرۆڕای جیاواز هەبێت و لەسەر ئەم بنامەە هەڵبژاردن کراوە و هەموو ئەو حیزبانی کە بەشداریان کردەوە پێی قەباری خۆیان
کورسی پەرلەمانیان هەیە ئەم کورسی پەرلەمانیا مافی خۆیانە کە بەپی کورسەکەن لە حکومڕانیە بەشداربی کەواتە تۆ حکومەتێکت پێکێناوە ئێستاگەر بێن لەسەر ئەم کابینەی نۆ هەم کە دەراویشتەی بڵێن پێکێنەرەکەی لە 2010 هەڵبژاردن کراوە جیاوازیەک دروست بووە لە دەنگەکانەوە لە کورسەکانیشە بەڵام بنەمای جیاوازیەکە کە دروست بووە چییە؟ ئەتوانین ئەگەر باسیەوە بکەین بەڕوونی هەموو هێزە سیاسەکان وەڕەخراوە مەدەنیەکان و خودی حیزبە سیاسەکان کە بەشداریان کە جگە لە پارتی دموکراتی کوردستان بەناوی بێنین ئەوە کە ئاوارەیەکی زۆر هەبوو و دەنگیشی دووبارەی زۆر هەبوو و تۆمارێکی زۆر خراپمان هەبوو بۆ هەڵبژاردن کە چەند جار داواکرێ پا ناکرێتەوانێ ئەنی بڕە سەری تۆماری ڕێخاوە دیموکراتیەکان کە ئەنی ئەو ڕێکخراوانی کە قسەیان لەوانە باسیوانە کە حتا پەرلەمانی کوردستان خۆی لە ساڵی 2013 لیژنەی پێگەنا بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران هەر ئەو لیژنەی کە لایەنە سیاسەکانی تا بۆ لە 400,000 دەنگی دووبارە و مردوو هەیە کە نەسراوەتەوانێ 400,000 دەنگ هەنی قەبارەشی کورسی ئەکات ئەو هێزانێک کە بەکارێنێ ئەو لایەنێکە بەکارێنێ بنەمای تاگرەوی ئەلێرەوە دروستەکە تۆ 400,000 دەنگ بەکاربێن لە 2013دا چۆن معادلینەوە پەرلەمانیە گۆڕێ ئەم پاک نەکرایەوە لە هەڵبژاردننی 2010 دووبارە کرایەوە زیادیشی کرد ینی لە بینی 2013 هەتاوەکو 2010 5 ساڵەکە مردوو مەسرەوانێ ئەم هەموو مردو بڕۆ زۆر ئاسانی ئەدۆزرێتەوانێ ئەم هەموو ئاواری عێراق شارەکانی عێراق ئەو ناخۆشیانێک کە لە سووریا ئەوانەش دروست بن ئەم هەموو ئاوارانە کاتنێرە ئەنی ئێمە ژمارەیەکی زۆر ئاوارە هەیە ئەمانش ئیزافە بوون ئەنی بەپێی هەموو ئەو راپۆرتاناڵێن 900,000 دەنگی دووبارە و تەزویر ئەوە هەیە ئەم معادلەی کە گۆڕی کە 45 کورسی حیزبێکیەکەم حزبێک بهێنێ کە پارتی دموکراتی کوردستان حیزبەکان تربێنێت یعنی لەسەر ئەم بنەمایە میلی تاگرەوی دروست بووە یعنی ئەتوانین بڵین میلێکی فیکە یعنی تاگرەویی فیکە باشە بنەمایکی کۆمەڵاتی واقعی ژینگەی سیاسی نییە لەگەڵەوەی هەر لە سەرتای قسەکان باسی ئەەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرتاوە تا ئێستا بۆ نمونە قوربانی داوە بۆ ئەوەی کە فرەحیزبی و دیموکراسی هەبێت تا خزمەتی باشتر بە خەڵکی کوردستان بکە هۆکارچێک ئێستا بەشێک یاخود هەندێک لایەن دەیەوێت تاگرەوانە بڕیار بدات تاگرەوانەکە چییە لەو ینی هێزە فیکەوە سەیرەکە هەنی ئەگەر تۆ چ لێ کورسی پەرلەمان ناچلۆنە کورسی پەرلەمان دەبێت یاخود 50 کورسی پەرلەمان دەبێت بە کۆتاکان وازنی هێزی یەکەمە بەڵام لە کاتێکە هێزی یەکەم ناکاتەوەی کە تۆ حکومڕانیەک دروستکەی لە بنەماکەی خۆی بەشداری سیاسیە ئەنی بەشداری هەمووانە ئەنی بە گۆڕانەوە بە بزوتنەوەی بڵێن بزوتنەوەی گۆڕان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و هێزی تر و کەمینەکانی ینی پێکاتەکانی تریژێنەوە کەمینە هەموو ئەمانە لەناو ژینگەی کۆمەڵایەتی یا ژنگەی واقعی هەرێمی کوردستانە هەیە کەواتە ئەمانە ئەبێ هاوسەنگیەک دروستکەی لەم هەر بە خۆی فرە پێکهاتەی هەرێمی کوردستان بە پێکاتەکان و بەم حیزبە سیاسیانەوە خۆی لە خۆیان ژینگەی تاگرەوی تا دروست نابێت ئەنی ئەم ژینگە تاگرەویەکە بتەوێت خۆسەپێنی بێت لەبەرەوەی کە قەباری کورسەکانت بەم بنەما تەزویر و تۆمارە هات بێتە سەر ئەو ژمارەیە لەم ڕوانگەیەوە سێریکەی ئەنی کۆمەلگە ئاوتی ئەکات ئەنی ژینگەی سیاسی ئاوتی ئەو تاگرەویە ئەکات بڕوا مەکە دروست ببێت ینی ڕەنگە بۆ قۆناغێک خۆی وەل ئەو وەهمە سیاسی لا دروست بێت یا ئەو هەمەی یەک تاگرەوی لا دروست ببێت بەڵام نە کۆمەلگەی کوردستان هەرێمی کوردستان نە ژینگەی سیاسی کوردستان نەواقعی پێکهاتی کۆمەڵایەتی و جیۆسیاسیەکەی قوبولی ئەوە بکە کە تاگرەوی دروست ببێت کە لەسەر ئەم بنەمای حکومڕانی دروست کرد خۆمان ئازانی نانی هەموو ئەوەی کەم بتابعی دۆخی سیاسی و هەڵبژاردنەکانی کرد بێ پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان دابشکردنی پۆستە سیاسیەکان لەسەر ڕێکوتنی سیاسی بنەمای سیاسی بووە دەنا ئەگەر بێن لەسەر واقعی سیاسی قەت دوو پۆستی باڵا نادرێت بە حیزبێک بەم هەموو وەزارەتە سیاسیانەوە ئەگەر ڕێکوتنی سیاسی نەبێت لە بەرامبەر ئەو شۆرلیستێکە لە بەرامبەر بەخا هەیە و ئەو شۆرلیستێکە لەسەر دابشکاری لە هەرێمی کوردستان هەیە ئەنی دوو هێزی سیاسی هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستان بە جیۆسیاسەکەی و بە پێکاتەکەی و بە تاریخەکەیەوە هێزێکە کە نەقبولێکە تاگرۆی بەسەراکەی نەخۆشی قوبولەکە تاگرۆی بەسەر هێزی سیاسی تر لەبەرەوە خۆی ئەم هێزە کاریگەرە بە تەنیاش بێ ئاوتی هەموو تاگرۆیەکات ئەمەیە واقع سیاسێکە کە ناتوانرێت ژینگەی ینی ئەو ژینگە سیاسێکە لە هەرێمی کوردستانە هەیەەوە ئەو ژینگە کۆمەڵاتێکە وعیکی کۆمەڵایەتیمان هەیە بە هیچ جۆرە تاگرۆی قوبول ناکەیت ئایا ئەو تاگرەویە هێزێکی سیاسی کوردستانی بێ وەک چۆن هێزێکی زۆر لەوە قەبەتری ڕەت کردوانێ لەبەرەوە تاگرەوی دروست نابێ بڕواناکە کاگا تا شتێکی تر هەیە کە ئەم مەسەلەیە ینی مەترسی ئەم مەسەلەیە سەرکێشە بۆ بابەتی تر
چونکە خۆتە زانی لە هەرێمی کوردستانە سا حکوومەتێگە پێوتری حکوومەت هەرێمی کوردستان و پێکهێنەری ئەم حکوومەتەش لایەنە سیاسەکانە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەوەی کە تێبینی ئەکرێ ئێستا لە ناو حکوومەتەکەیە ینی ئەم ئاراستەی تاکڕەوەی وای لێ هاتووە ینی کە تەنانەت کاریگەری لەسەر خزمەتگوزاری بۆ ناوچەکانی شەبێت ینی ئێستا جیاوازی لە خزمەتگوزاری لە ناوچەکانی شاکرێ ینی پێدوانی ئەمەیان زۆر مەترسیدارترە لە تاگڕەوێ حیزبێکەش بەتەکید وایە ینی ئەم حکوومەتە وەکوتم دەراوێشتی پێکاتە سیاسەکانی هەرێمی کوردستانە و حکوومەت ئەرشی ئەوە نییە خۆی لانی ئەرشی حقیقی ئەوەی خزمەتکردنە ینی حکومڕانیەک لە هەرێمی کوردستانە گەرمە بینە بە چاوی رەخنەوە سێری بکەین حکومڕانیەک بچی کارمەدان و مچە خۆرانی پێدابین نەکرێت حکومڕانیەک ناتوانێت سنوورەکانی بپارێزێت حکومڕانیەک ناتوانێت ئاو کارەبا لە کاتی خۆیان دابینکە حکومڕانیەک ناتوانێت ئەم هەموو قەیرانانە چارەسەرکە حکومڕانیەک توانی بێتی لە جاتی کەڵەکردنی داهات و بانکێکی بە قوتی بە 30 میلیارد قەرزار بێت نازانم میلی تاگڕێوی شۆ سەر دەرێنێ ینی ئەرکی حکومەت جارە بێت رەخنە لە خۆی بگرێ و استراتیژی دابنێ بۆ چارەسەرکردنی ئەمانە نەک بیر لەوە بکاتەوە سرعاتی سیاسی حکومی سرعاتە سیاسەکان بخەتە ناو حکومەتەوە حکومەتیش ئەو تۆزەی کە پێی ئەکرێت ئەنی کە خەڵک لێ ڕازیە بێ ئەوەش سفر کاتەوانێ ینی سەرکێشانی هەموو ناکۆکیە سیاسیەکان دەستگرتنی ئەم ناکۆکیە سیاسیانە بە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و دابە شۆڕکردنەوەی بەناو سێکتەرەکان دڵنیا بە لە حکومڕانێکی فاشلت ئەنجامەکەیەتی کە ئیشەتی نیشتیمانی کوردستان کە یەکێکە لە بەشداربووەکان یاخود نەک بەشدار بوو خۆی بە خاوەنی ئەزموو نازانێ و لە ناو حکومەتایە و ئەمەیە ئەم سەنگەری کابێ یشەتی شەڕیتیا بکە و حکومەتی ئەویشە حکومەتی لایەنەکانە حکومەتی ئەوە نییە بڵە وڵات تۆ چاو لە کەموکوتەکان بپۆشە نابێ باسیکەی لەبەرەوەی کە تۆ لە ناو حکومەتای نەخێرە بێ حکومەت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم قۆناغە هەر حیزبێکی سیاسی بێت شام بخاتە شەر ژێرباری ئەوەی ڕاستکردنەوەی ڕێڕەوی چوتی حکومڕانی ئەوە هێزێکی دڵسۆز و ڕاستەقینەیە هێزی دڵسۆز ئەوەیە کە رەخنە لە حکومەتێکدا ئەم کەموکوتیانە چارەسەرکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لەناو ئەم هێزە سیاسیە بە نوێنەرایەتەکانی لەناو حکومەتی هەرێما پێیان ئەڵێ نابێ حکومڕانی بەم جۆرە بێت نابێ خۆسەپێنی یعنی بڕیارێکی تاگڕەوانە شۆڕ بێتەوە بەناو حکومڕانیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێی من لە هەموو خۆراکانە جوڵە گۆڕانکاری سیاسی گەوری کردووە و گۆڕانکاری حکومڕانیشی پێکرێت پێم وایە ئەتوانێت بە استراتیژیکی ڕاستەقینەوە دروستکردنی کۆدەنگیەک لە ناو هێزە سیاسەکان و لە ناو پەرلەمانی کوردستانە و وەکۆ لۆبیەکی گەورە دروستیکە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی چوتی ئەم حکومڕانەی کاکرێ لە جیاوازیکردن لە داهاتە لە جیاوازیکردن لە خزمەتگوزاریە لە جیاوازیکردن لە ینی سامان و داهاتەکانیە بۆیە ئەبێ ئەم حکومڕانە کەواتە لە ڕێڕە ڕاستەقینەکەی خۆی لایەوە ئەرچی هێزە دڵسۆزەکانی ناو ئەم حکومڕانی و لە ناو ژنگەی سیاسیە کە بەس پرۆژێکی سیاسیەوە بە لۆبیکردنیشی گەورە ئەتوانی بڵێن بە بەرەیشی گەورە دروست بکرێت کە ئەم چۆکیە ڕاست بکاتوانێت بهێنێتە سەر ڕاستە ڕێگەی خۆی ئەنی ئەمە ئەرچی ڕاستەقینەی جاری هێزە سیاسیەکانە لە پێشانەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بە نوێنەرایەتەکانی لە ناو حکومەتە هەم بە ناو پەرلەمانی کوردستانە بوونەمە ینی ئەو حەق بەشێکە لە ناو حکومەتم خۆمە بە خاوەنی حکومەتە زانی نەگوڵە کە ڕاستەقین لاە چەوتەکان دەستنەکەی بڵێت تۆ نابێت لە حکومەتە کە لە حکومەتە نابێت قسەی ئۆپۆزیسیۆن بکە قسەی ئۆپۆزیسیۆن نییە ئەمە قسەی ڕاستکردنەوەی ڕێڕەوە چەوتەکەیە بەڵێ کاک ئاتا دیارە با بڵێن ئەم تاگڕەویانە هەندێک جار لەلایەن لایەنێکی حیزبیەوە چەند جارێک دووبارە بۆتەوە و ئەنجامەکەشی ئەوە بۆکەنی توانیوە تاگڕەوانە دادپەروەرانە حکومڕانی بکات لەگەڵ ئەوەی کە تا ئێستا با بڵێن پێداگیرە لە هەندێک کاتدا زەرمەندی یەکەم جگەلەوەی کە هاوڵاتیان لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە زەرمەند بوون و هەندێک ناوچە پراوێز کراوە لایەنە سیاسیەکانیش تووشی لەکترازان و دابڕانی نەکردووە بەتەکید کاریگەری زۆری هەبووە چکە بۆ ئەو وەکووتمان دابشکردنی پێگاتەی حکومەت لەسەرەوە بخوارەوە لەسەر بنەماکانی ئستحقاقی هەڵبژاردن بووە بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەشانەی کە وەری ئەگرێت لەناو حکومەتە خێری پێ نەکراوە ینی استحقاقی هەڵبژاردننی خۆیەتی و استحقاقی سیاسی و ڕێکەوتنە سیاسیەکە هەیەی بزوتنەوەی گۆڕانیش دروستە و بۆ لایەنە سیاسەکانی تریش دروستە بەڵام کە تۆ لە شوێنەکە تۆ ئۆکەی بە هەنێ چەوتینەکەی ناکرێت تۆ بکرێتەوە بغزی سیاسیەوە یاکینەی سیاسیەوە عقوبەی ئەم لایەنە سیاسانەبی وەداسەڵاتەکانی کەم بکەیتەوە جیاوازی تیا بکەیت ئەمەیە مشکلەکانی هەموو هەوڵدان بۆ هەموو ئاوتێکی بەرامبەرەکەت ئاوتێکی گەورەتر بۆ خۆت مسۆگەرەکەی دڵنیا بەلەوە چکە وەکوتم بنامای دروستکردنی ئەنی ئەو مەیل لە تاگڕەویەش لەسەر ئەساسێکی پوچە
لەسەر ئەساسێکی ڕاستەقینە نییە وڵاوڵاو ئەگەر ئێمە هەڵبژارنیشی بەگەرمان کردبێ فلانە حزبی ئەی توانی بێتی 60 کورسی هێنابی 50 کورسی هێنابێ زۆرینەکانی بۆ بێ ئەوش ئەگەر واش بێت لە 60 ئەو بڕیار و دابشکاریە هی ئەوە بەڵام لە ساچلی هیلانە سیاسەکانی ترا بەپێی ئێسانی لە ساعت 45 هی ئەوە لە ساعت 65 هی دەروی تۆیە چۆن مێلی تاگرێت دروستە بە چۆن ئەتوانێت بە 45 بۆ نمونە ئێستا تۆ سەری دۆخی هەڵەبجە بکە دۆخی سلێمانی بکە سەری دۆخی هەولێر و دووها بکە حقیقەتێکی بەدانی پیابنی تا ئێستا نەمانتوانیەوە وا بکەین کە حکوومەتێک بڕیاریە کە پرۆژێکی خزمەتگوزاری کراکە بەپێ ئەو پاکێجێکە لە بەردەستیاتی هاوسەنگ بێت بۆ هەڵەبجە چی پێویستە و دهۆکچی پێویستە و سلێمانیش پێویستەوە گەرمیان و شوێناچ پێویست حتا تا ئێستا ناتوانراوە خزمەتگوزاری ڕاستەقینە بۆ هەڵەبجە بکرێت لە ڕسای ئەم حکوومەتی هەرێمە کە ئانێ برای تاگرایی تا بدرێ خۆزگە برای تاگرەوە لە خزمەتگوزاریە بۆ بە تاگرانە من گەورەترین شارڕێ بە شاری هەڵبجە دروستەکە خۆزگە تاگرەوەکان لەوە باید بن بوو تا 4 بانکی پیشەسازی ئەەکەمانە هەڵبجە ئەەکەمە شوێنێکی گەشتە سند و خۆزگە وا وایە برای تاگرەوەیت بە لە خزمەتگوزاریە مەگەرە بۆ حیزبەکان لە خزمەتگوزاریە بیکە بەڵام تۆ هاتوو نازم تاگرەوی لە چی هاگرێ ئەنی بەس ئەو سزادانێکی سیاسیە و سزادانێکی پراوێزخستنی شارەکانی تر ئەگەر حکومڕانی لەسەر ناوەڕاستی هێزیشی ینی ئەگەر هەریم کوردستان بکەیت دوو بەشەوە ئەم زۆنە وا بڵێنەوەوانە کە لەگەڵ ئەو زۆنە حکومڕانی ئەو زۆنە بکەیت و هەموو داهاتەکانت بۆ ئەوێت و برار تاگرەوەکانە بێت و فەرامەشکردنەکانیشت بۆ ئێرە بێ ئەمە دابشکردنێکەوە ناڕزایشی گەوری لە دروستە بێ و دوجار خەڵکی کوردستان دوا ئەکەوێت لە خزمەتگوزاری لە گەشەکردن لە هەلی کار ئەنی ئەمانە وای کردووەکە ئێمە نتوانین حکومڕانێکی ساغڵەممان هەبێت و نەمانتوانێت حکومڕانیەک دروستکەین ئەبەدانی پیابنین کە نەیتوانەجی خواستی هاوڵاتیان بێت هەنی هێشتا هاوڵاتیان زۆر سەبریان هەبووە و زۆر پەرۆشترن لەبەری کە توانیانە بەهم کورت و کەم و کورتیەوە ئەم شێوازە بەڕێوەبردنی حکومڕانیە ئیدارەدانە قوبوڵ بکەین ڕەنگە بەشێکی هۆکارەکەی ئەو بێکە ئەو نەرانەی کە ئێمە لە حکوومەتە هەمانە ئەم زۆنی کە بەشێکی زۆری لایەنە سیاسەکانە ئەو باڵانسان ڕاگرت بێت کە ئەم تەقینەوەی دروست نەبێت ئەنی بەرپرسیارەتی ڕاستەقینەی ڕاستگویانە بڵێن هی کاقوباد و تیمەکەی و بزوتنەی گۆڕان و ئەوانەی ترە کە شانیان داوەتە بەر ئەم بەرپرسیارەتە ڕاستەقینێک کە وەکو هەموو جارە ستۆپێک بەخوانەکەن لە ناڕزایەکانی خۆیان یا کە بڵێن لەبەر بەرژەوەندی گشتی و لە بەروی کە نەگاتە دۆخێکی نەخوازرا و ڕایان کردەوە بەڵام خۆ ناشکرێت ئەم هەموو بێدەنگی خۆت کە بکەیتەوانێ و دەنگی ناڕزای ڕاستەقینەکانت کە بکەیتەوە لە پێناوی بەرپرسیارەتی سیاسیە و بەرپرسیارەتی سیاسی لە قۆناغەکە ئەگۆڕێ بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوەکە ئیتر بە شێوازەکە ئیتر ئایا بەرێکی سیاسی گەورە دروست ئەەکەی یاخود بەرێکی پەرلەمانی دروست ئەەکەی یاخود کارتەکانی تر دروست ئەەکەی بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی پێم وایە ئەمە ئەرکێکی سیاسی گەورەی بۆم قۆناغا خوازێ بەڵێ زۆر سپاس و ئاتاکەریم ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی سپاس بخێرا